جۆرێکە لە کوشتن ئیگنا کوشتن خۆی سێ جۆرە. طبعا قتلی عەمدمان هەیە و قتلی خەتەئمان هەیە و قتلی شوبه عەمدمان هەیە. قتلی عەمد ئەوەیە کە بەدەستی لانقەزە و کەساسیە و کەسە بکوژێ. قتلی خەتەء ئەوەیە لە دەستی دەرچێ بیکوژێ. طبعا بۆ نمونە کەسێک بە سیارە لە کەسێکەدا لە دەستی دەرچێ. نەک هەموو ڕێنمایەکانی هاتوو چۆیت یەک شکاندو و مخالفەی کردوان جا لێ ئەیکوژێ. ئەمە ئەبێتە شوبه عەمد کە لە بینی هەردوو قەتڵەکەیە. کەواتە عەمدمان هەیە، خەتەئمان هەیە، شوبه عەمدمان هەیە. عەمد دەستی لانقەسە، خەتەء بە نەزانیە، شوبه عەمد لە نێوان هەردووکیایەتی. باشە نمونە بێنینەوە کەسێ بەدەستی لانقەس سوو دەبینێ کەسێ لای دیوارێکا دانیشتووە ڕقی لێیەتی بە سیارەکەی ڕوای شێلێەوەی کوژێ. ئەمە عەمدە. نمونەی خەتەء بێنینەوە کەسێک سیارە لێ قڕێت تایەکی دەرەچێ سیارەکەی وەرەگەڕێت دا بە کەسێکای کوژێ. ئەمە خەتەء دەستی خۆی تیانی. کەسێکی کە سیارە لێ خوڕێ، ئەمە هەر بە سیارە هێنامانەوە نمونەکە. سیارە لێ خوڕێت، ئەم سیارەیە لێ خوڕێت لە ڕێنمایی هاتووە لایەوە خێرا ڕوە. سوورە زانە پێی وتراوە لەم جادەیە لەو خێراییە بڕۆی زەرەر دێ. ئەمەڵێ قەینا خۆمە پارێزم، ئەو پەڕی هەوڵی خۆمێم خۆم پارێزم، چەند جار ڕۆشتم هیچم نەکردو خۆم پاراستەوە لە یەکێدای کوژێەوە بێتە شوبه عەمد. بە چەک بێ کابرا دەمانچەیەکی پێ ڕوویە کاتە کەسێک کاڵێ من ڕقم لێتەوە کوژمەوە عەمدە. یاڵن بۆ کوشتەڵە ڕقم لێ خەڵگەڵە لەرقا کوشتی. شوبه عەمد کابرا دەمانچەیەکی پێ ئەوێ فیشەکێ بتەقێنێ بۆ نمونە بۆ ئەوێەوە لە دەستی دەرەچێ بەرەمەکەوێ کوژێ. شوبه عەمدە چونکە ئاڕاستەکان یەکێ بووە بەڵام قەینا ئەم ئەوی نەویستوە بەڵام بەری کەوتووە. خەتەء دەمانچەکەی پاکەکاتەوە باشە فیشێکی لێ دەرەچێنێ بۆ ئەوی کوژێ. باشە ئەوە ئەگەر بە چەکیش بێ لەوە بڕۆ بۆ هەموو بابەتەکانی تر. طبعا ئەمە حاکمی مسلمانان شەواهید بانکە قەرائین دیراساکە و ئیفادە وەرئەگرێ ئەنجا حکمی لەسەرایە. سێمەمە حکممان لەسەر نایەوە، بەس نمونە باسەکەین ئیگنا بۆی بسەلمێنێ مە عەمدە یا شوبه عەمدە یاخود خەتەء. حاکمی مسلمانان شاهید بانگەکە قەرائین دیراسەیەکی وردەکە ئەنجا بڕیارەدا لەسەری هەر لە خۆی قسە ناکە. ئەمە هەر سێ جۆرەکێتی. زۆربەی جار قتلی شوبه عەمد زۆربەی جار قتلی شوبه عەمد ئەحکامی خەتەء وەرەگرێت. یعنی ئەوەی کە لە کوشتنی خەتەئایە ئەوە وەرەگرێ.